لەگەڵ هاتنی مانجی پیرۆزی ڕەمەزان موسڵمانان بە گڕوتینێکی زۆرەوە ڕوو لە ئەنجامدانی فەریزەی زەکات دەکەن، ئەمەش بەهۆی گەورەی پاداشتەکەی و ئەو کاریگەریە ئەرێنیەی لەسەر کۆمەلگا هەیەتی. زۆر جار خواپێداوەکان زەکات نادەن، مەترسی ئەوانەیە وەڵا پارەکە کەم دەبتەوە. ئێمە باشە ئەو خواپێداوە و هەمومان مسلمانین، ئیمانمان بە فەرمایشتەکانی خوا پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام. رب العالمین دەفەرمێ وما أنفقتم من شيء فهو يخلفه وهو خير الرازقين. ڕەزاق خوای پەروەردیگارە، هەر شتێک ببەخشی لە پێناوی دینی خوای گەورە یەکسەر ڕاستەوخۆ بەفای تەرتیب و تعقیب لە دوای ئەو خوای گەورە لە جێگای دادنێتەوە. اینجا سەروەرمان دەفەرمێ ما نەقەسە صەدەقەة من مال، قەت سەدەقە مال کەم ناکاتەوە، بەڵکو مال پێ زیاد دەبی. هەموو بەیانیان دوو مەلایکە دادەبەزی، یەک بەردەوام دوعا دەکات لە یا ڕەبی خوایە ئەو خوا پێداوەی مال دەبەخشی لە پێناویت و مالی زیادکە، ئەوتر دەڵێ خوایە ئەوەی ڕەزیلە و مالی گرتو خوایە مالی بەتەلەف ببە. اینجا جگە لە ئەوە سەدەقە بەڕاستی دەفعی بەلا دەکات، سەدەقەت دەدفع البەلا. ئەدی لە قیامەت ئاینی پیرۆزی ئیسلام هەشت توێژی دیاری کردووە کە زەکاتیان پێدەدرێت. دکتۆر لوقمان جامعی دەڵێت ئامانجی سەرەکی ئەم دەبەشکاریە ئەوەیە کە کەسانی هەژار و کەم دەرامەت سوودمەند بن و ئەرکی قورسی ژیانیان بۆ سووک و ئاسان بکرێت. یەکەمینیان چینی فەقیر و مسکینن. بەڕاستی فەقیرەوە هەریچی نەبی، مسکین شتی هەیە کە زۆر جا بەڕاستی خەڵک ماوەستا ئەو وەزعی هەیە باشە، بەڵام برام پێویستی بە پێداویستیانی ژیانی هەیە، ناقوستانی هەیە. ئینجا دوایەوە بەڕاستی چینەکانی دیکە ئەوانەی خەریکی کۆکردنەوەی زەکات و زەکات دابەش دەکەن بەسەر خەڵک، ئەوەی کەوا تازە مسلمان بووە دەیانەوێت زیاتر سەقامگیر بی لەسەر ئەو دینە زەکاتیان پێ بدرێ، ئەوەی کەوا با بڵێم گەردەنی بەسرایتەوە بە شتێک یعنی زاگەر عەبدە لەژێر دەسەڵاتی سەیدان، مسلمانێکی بێتاوانە سزن کراوە ئێستا بە پارە نەبی مەسەل بەری نادەن. ئیزە وەلغارمین ئەوەی پارەی قەرز کردووە لە بۆ بژێوی ژیانی خۆی، خانی دروست کردیە یاخۆ سارەشی بنپێی خۆی کە پێویستیانەیە لە مالێ یان کەلوپەلی ناو مالی پێکڕیوە لەسەر قەردار بووە، ئەوانە زەکاتیان پێدەشێت یانوانێ فی سەبیلیلە لە پێناوی خوای پەروەردیگار. زەکات تەنها ئەرکێکی دارایی نییە، بەڵکو پردێکی بەتینە بۆ گەیاندنی سۆز و بەزەیی بە دڵی لێقەوماوان. کاتێک مسلمانان لەم مانگە پیرۆزەدا ماڵەکانیان پاک دەکەنەوە، نەک هەر خێر و بەرەکەت بۆ ژیانی خۆیان دەهێنن، بەڵکو تۆوی ئومێد لە ناو کۆمەلگادا دەچێن و جەژنی هەزارانیش ڕەنگینتر دەکەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.